پاش نزیکەی 2 ساڵ لە بەردەوامی جەنگی بازرگانی نێوانیان، سەرنجام هەریەک لە ئەمریکا و چین گەیشتنە گەڵاڵە ڕێکەوتنێکی بازرگانی بۆ کۆتایی هێنان بە کێشە و گرفتە بازرگانیانی لە نێوانیاندایە. 15 ئەم مانگەش لە واشنتن ئیمزا لەسەر قۆناغی یەکەمی ئەو ڕێکەوتنامە بازرگانیە کرا کە بە وتەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەرکەوتنێکی گەورەیە کە توانی بێتی بۆ ئیدارەکەی بەدەستی بهێنێت. بە پێی ڕێکەوتنەکەش ئەمریکا قەبارەی زیادەباجی بازرگانیەکانی لەسەر هاوردەی کاڵاکانی چین کەم دەکاتەوە و لە بەرامبەریشدا چین بە قەبارەیەکی زیاتر بەرهەم و ئامێری کشتوکاڵی لە ئەمریکا دەکڕێت. هەر سەبارەت بە ڕێکەوتنەکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئیمزاکردنی ڕێکەوتنەکە بە سەرکەوتنیەکی گەورە بۆ هەردوو وڵات وەسف دەکات و باس لەوە دەکات دەبێت هەموو لایەک لەوە تێبگەن کە ڕێکەوتنەکە زۆر لەو 200 ملیارد دۆلارە گرنگتر و بەبایەخترە کە پێشتر هۆشداریان پێدا بوو لە ڕێگەی زیادکردنی باجەکانەوە بەسەر هاوردەی کاڵاکانەوە لە چین دەست ئەمریکا بکەوێت. تاکیدیش دەکاتەوە لەوەی بەوکارەی توانیوێتی باشتر خزمەتی ئابووری ئەمریکا بکات و ئەو پەیامەش بگەێنێت کە ئەمریکا دەتوانێت وەک یەکەم هێزی ئابووری جیهان لە پلەی یەکەمدا بمێنێتەوە و ڕێگە نەدات وڵاتانی تر بە سوود وەرگرتن لە چاوپۆشیکردن و ئاسانکاریەکانی ئەمریکا ئابووری وڵاتەکەیان لاواز بکەن. ئەوەی لەبارەی ترامپەوە دەزانرێت ئەوەیە کە ئیدارەکەی دەیەوێت لە ڕێگەی باجە گومریکەکانەوە جەنگی ئابووری خۆی لەگەڵ نەیارەکانی یەکلایی بکاتەوە و ترامپیش خۆی بە بونیاتنەری ڕێکەوتنە باشەکان ناو دەبات. بەڵام وێ ڕای ئەو پێدا هەڵدانا چاودێران و شیکەرەوانی ئابووری لە ئاستی گرنگی و بایەخەکەی کەم دەکەنەوە، چونکە وێ ڕای ڕێکەوتنەکە هێشتا زۆرینەی زیادە باجەکان وە خۆیان ماونەتەوە لە کاتێکیشدا هێشتا ئەمریکا بە ڕێژەی لە 125 زیادە باجەکانی بەسەر هاوردەی کاڵا و بەرهەمەکانی چیندا هێشتوتەوە کە بەهاکەیان دەگاتە 260 ملیارد دلار، چینیش بە بەهای 100 ملیارد دلار لە سەپاندنی زیادەباج بە سەرهەندێک کاڵا و بەرهەمی ئەمریکادا بەردەوامە. دەبێت ئەوەش بزانرێت کە هێشتا ڕێکەوتنی کۆتایی لەسەر تەواوی بابەتەکان بەدی نەهاتوون و بە دانپێدانانی ئیداری ئەمریکاش ڕێکەوتنەکە ئامانجا خواستراوەکانی بەدی نەهێناوە و ئەوەی ئیمزاش کراوە تەنیا قۆناغی یەکەمێتی و بەم نزیکانەش هەوڵ بۆ ئیمزاکردنی قۆناغی دووەمی ڕێکەوتنەکە دەدرێت.